لەبارەی پلانەکەی دۆناڵد ترامپ و داهاتووی غەزە لەگەڵ میوانەکەمان گفتوگوی زیاتر دەکەین کە لە ڕامەڵاوە لەگەڵمانە بەڕێز نێهات بوغوش شرۆڤەکاری سیاسی فەڵەستینی. بەڕێز نێهات زۆر بەخێر بێ بە کوردستان 24 چۆن لە پلانە 20 خاڵیەکەی ترامپ دەڕوانن؟ مساء الخير. ايوارتان باش. لا شك انها خطة هیچ گومانێک ئەمە پلانێکە تقوم على مزيج بریتە لە تێکەڵەیەکە لە ئامانجەکانی ئیسرائیل لە جەنگ وەک داماڵینی چەک لە غەزە، نەمانی چەک لە غەزە، گەڕانەوەی بارمتە ئیسرائیلیەکان، نهێشتنی هەڕەشەکان لە کەرتی غەزە، نهێشتنی هیچ پەیوەندیەک یاخود هیچ دەسەڵاتی فەڵەستینی لە کەرتی غەزە لە ئایندەدا. ئەمە بەشێکن لەو ئامانجانە کە لە کۆنگرەی نیویۆرکیش پێشتر باس کراوە کە شانشینی سعودیا و فەڕەنسا سەرۆکایەتی کۆنگرەکەیان کرد و هەروەها بەشێک لە داواکاریەکانی سەرکردە عەرەبەکانیش لە خۆ دەگرێت کە لەگەڵ ترامپ کۆبوونەوە. بۆیە پلانەکەی ترامپ بریتە لە تێکەڵەیەک لەو ئامانجانە، جگە لەوەش ئاماژەیەکە بۆی کە ئیسرائیل چی بوێت پێشوەختە دەستی بەسەر دادەگرێت، وەک گەڕانەوەی بارمتەکان، چەکدانانی حەماس لە کەرتی غەزە و بە دڵنیاییەوە دەوێت ئەوانەی بەدەستکەوێت پێشوەختە بەدەستی بهێنێت. لە کاتێکدا ئامانج و داخواستەکانی فەڵەستینیەکان دواخراوە و مەرجی بۆ دانراوە. مەرجەکەش چییە؟ مەرجەکەوەیە حەماس و دەسەڵاتی فەڵەستینی چۆن مامەڵە و هەڵسوکەوت دەکەن. لە لایەکی دیکەشەوە کێ حکومڕانی فەڵەستینیەکان دەکات. ئەوەی دەیبینین تا ئێستا ئیسرائیل و ئەمریکایە، ئەوان حکومڕانیان دەکەن. بۆیە پلانەکە لایەنی ئەرێنی تێدا بۆ فەڵەستینیەکان لە هەمووی گرنگتر ڕاگررتنی شەڕە و ڕێگری لە ئیسرائیلش دەکات کە جارێکی دیکە غەزە لایەنی ئەرێنی تێدا بێ بۆ فەڵەستینیەکان ئەگەری جێبەجێکردنی ڕێکەوتنەکە چەندە؟ لە ڕاستیدا پلانێکە کە جێبەجێکردنی پڕ دەبێت لە مەترسی، گرنتی نەکراوە، هیچ دڵنیاییەک بۆی نییە. پلانێکە پلانەکە هەمیشەی نەبێت. مەترسیەکە ئێمە پێشتر چارەسەری ڕاگوزەریمان تاقی کردووەتەوە لە هەمووی گرنگترین تاقیکردنەوە ڕێکەوتنامەی ئۆسلۆ بوو کە دەبواە 5 ساڵ بەردەوام بێت. بەڵام ئێمە لە ژێر کۆتوبەندی ڕێکەوتنامەی ئۆسلۆدای و ئەمەش 32 ساڵە بەم شێوێ بەردەوامە. ئێمە ترسمان لەوە هەیە کارێکی لەم جۆرە دووبارە ببێتەوە، ئەوەی ئیسرائیل دەیەوێت بەدەستی بێنێت، دواتر یاری بکات و مامەڵەی پێ بکات، گۆڕانکاری لە بەشێک لە بەند و مادەکان بکات، دواتر بە پشتیوانی سەربازی و ئەمنی ئەمریکا هەوڵ بدات جارێکی دیکە و بەردەوامی بابەتە گرنگیەکانی فەڵەستینیەکان دوا بخات، بە تایبەتی بابەتی دۆزی دەوڵەتی فەڵەستینیەکان، چونکە ئیسرائیل بە هیچ شێوەیەک ناوێت دەوڵەتێکی فەڵەستینی هەبێت. باشە، بەڵام ناتوانێت ڕوبەڕووی هەموو جیهان بوەستێتەوە. زۆر باشە. بۆیە هەوڵ دەدات ئەم جۆرە کارانە شکست پێ بهێنێت. بەر لە دەوڵەتی فەڵەستین با باس لەوە بکەین ئەگەر حەماس پابند نەبوو و ڕازی نەبوو چەکدا بنێ، ئەگەرەکانی دیکە چین وەک دۆناڵد ترامپ بەمڕۆ گوتی ئەگەر ڕەتی بکەنەوە ئەوە کۆتاییەکی وەکو دۆزەخ چاوەڕێیان دەکات. من بە دووری دەبینم کە حەماس پابند نەبێت بە ئەو ڕێکەوتنا، بەڵام چەند بابەتی دیکە هەیە کە هێشتا بە وردەکاری و بە ڕوون و ئاشکرا باز نەکراوە. بۆ نمونە کشانەوەی قۆناغ بە قۆناغ، بۆ نمونە کشانەوەی قۆناغ بە قۆناغ، فەڵەستینیە دەست بەسەر کراوەکان کە گوای ئازاد دەکرێن، بابەتێکی دیکە بۆ نمونە وەک ئەوەی کە غەزە لە توندڕەوی داماڵڕێت. ئەمە دەستەواژەیە کە لێڵە ڕوون نییە. ئایا توندڕە و مەبەستیان چییە؟ مەبەستیان ڕێکخراوی چەکداریە یاخود مەبەستیان بیر و هزرە کە دەڵێن توندڕەوی. چەند بابەتی دیکە هەیە پێویستی بە ڕوونکردنەوە هەیە. فەڵەستینیەکانیش مافی خۆیانە ڕوونکردنەوەیان بۆ بدرێت
خاڵەکان بۆیان ئاشکرا بکرێت و بەراوردی بکەن بە پابەندیەکانی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی دەرهەق بە خۆیان بۆیە چەند بابەتێک هەیە پێویستی بە وردەکاری و ڕوونکردنەوەی زیاترە جێگەی داخە دابەشبوون هەیە لە نێوان فەڵەستینیەکان بەڵام ئەو دابەشبوونە لەلایەکی دیکە وا دەکات وێنەی فەڵەستینیەکان خراپتریش بێت ئەگەر یەک هەڵوێزبان دۆخەکە بۆیان باشتر دەبوو یارمەتی دەردەبوو بۆ فەڵەستینیەکان بتوانن مافی خۆیان بەدەست بێنن زیاتر و باشتر مافی خۆیان کەواتە بە خوێندنەوەی ئێوە جێبەجێکردنی ئەم پلانەی ترامپ لە سوودی ئیسرائیلە یان خەڵکی غەزە و فەڵەستین بەگشتی ئاسان نییە سەختە وەڵامی و پرسیارە بدەینەوە وەک بە شێوەیەکی گشتی بەرژەوەندی هەردوو لای تێدایە بەڵام زیاتر لە بەرژەوەندی ئیسرائیلە بۆ نمونە لە ڕووی کۆنتترۆلکردنی سەربازیەوە لە ڕووی جیاکردنەوەی کەناراوی ڕۆژاوا و غەزە و بە شێوەیەکی کردەیی دەستەیەکی نافەڵەستینی بۆ فەڵەستینیەکان بۆ حکومڕانی فەڵەستینیەکان دادەمەزرێت واتە حکومڕانی ئیسرائیلی بە پێشنیازی بیانی جێبەجێ دەکرێت لە کۆتاییدا لە ژێر دەسەڵاتی ئیداری ئەمریکا و ئیسرائیل دەبێت ئایا ئەمە بۆ ماوەیەکی کاتی دەبێت بۆ چەند مانگێک دەبێت یاخود بۆ چەندین ساڵ بەردەوام دەبێت ئەمە کێشەکەیە چونکە بە نەبوونی هەڵوێستێکی عەرەبی یەکدەنگ و دروستکردنی فشار لەسەر ئیسرائیل وا دیارە سەرۆک ترامپ ئەو هێزە و ئەو هەژمونەی کە هەیەی خۆشی تاکە کەسەکە دەتوانێت فشار لەسەر ئیسرائیل بکات دەتوانێت ئەم پلانە جێبەجێ بکات بەڵام نابێت ئەمە لە یاد بکەین پلانەکە وەک ڕزگارکردنی ئیسرائیلە لەو پەراوێزبوونەی کە ئێستا تووشی بووە ڕزگارکردنی نەتەنیاهووە بۆیە ترامپ هاتووە دەسوەردان دەکات ئیسرائیل لە ئیسرائیل دەپارێزێت چونکە ئەم جەنگە بووەتە بارگرانی لەسەر هەموو جیهان بووەتە سەرچاوەیەک بۆ تووڕەیی و بێزاری هەموو جیهان بۆ ئەو تاوان و جینۆساید و کوشتنی منداڵان لە غەزە ڕوودەدات بەڵێ بەڕێز نیهات ئەبوغوش شرۆڤەکاری سیاسی فەڵەستینی لە ڕامەڵڵا لەگەڵم بووی زۆر سپاس